لە ماوەی یەک مانگی ڕابردوو بەرپرسانی ئەمنیەتی کۆماری ئیسلامی ئێران دەستیان کردووە بە پشکنین و گەڕانی ماڵی دانیشتوانی کوردی شاری ماکۆ. هێزە ئەمنیەتی و ئینتیزامی و سوپای پاسدارانی ئێران لە شاری ماکۆ و دەوروبەری بە بیانی و جۆراوجۆر دەستیان داوەتە گەڕان و پشکنینی ماڵی شارومەندانی کورد. لە زۆربەی حاڵەتەکان هێزی ئینتیزامی بەپێی هەبوونی بەڵگەی گەڕان و پشکنینی دادگا هەڕەشە دەکەنە سەر ماڵی شارومەندە کوردەکان و دەبنە هۆی ئازار و ئەزیەتیان. هەروەها هێزەکانی سوپای پاسداران لە ناوشار و لەسەر ڕێگای گوندەکانی دەوروبەری شاری ماکۆ خاڵی پشکنینیاندانەوە و ماشینی شارومەندانی کورد ڕادەگرن و بە تۆمەتی بێبنەما دەست دەدەنە پشکنینی ماشین و گەڕانی سەرنشینەکان و داوای پێناسەیان لێ دەکەن. ڕۆژی هەینی دەیگەلاوێژ کەسبکارێکی خەڵکی جوانڕۆ بە ناوی سالار کلاشی کوڕی شاموراد بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئینتیزامیەکان گیانی لەدەست ئەدات. سەرچاوەیە کە نەویستوە ناویاشکرا بکرێت ڕاگەیاندووە کە ئەم کاسبکارە لە کاتێکدا بە سایپا سەرقاڵی کار بووە و گومانی ئەوەی لێکراوە باری قاچاقی پێبووە تەقەی لێکراوە و دەست بەجێ گیانی لەدەستداوە. ئەمە لە کاتێکدایە کە بە پێو زانیاریانەی بەدەست ئاسوی ڕۆژهەڵات گەیشتووە سەر لە بەیانی پێنجشەممە نۆی پوشبەر کاتژمێر 5:30 لە ئەنجامی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئینتیزامیەکان کاسبکارێکی خەڵکی شاری سەلاسی باوەجانی بە ناوی حسێن بانی هۆیە لە سەرپانی سەر بە ناوچەی شێخسێڵا گیانی لەدەست ئەدات. بە پێی سەرچاوە هەواڵەکە ناوبرا و خاوەن ماشین لە جۆری سایپا بووە و هێزە ئینتیزامیەکان گومانی باری قاچاقیان لێکردووە بەو بۆنەوە تەقەیان لێ دەکەن و لە ئەنجامدا گیانی لەدەست ئەدات. شایانی باسە ناوبرا و بۆ نەخۆشخانەی شاری جوانڕۆ گواستراوەتەوە. هەر لە پەیوەند بە تەقەکردن لە کاسبکارانی کورد و بەپێی ئەو هەواڵەی پێشووتر بە ناوەندی ئاسوی ڕۆژهەڵات گەیشتبوو ئێوارەی ڕۆژی پێنجشەممە 2 گەلاوێژ هێزەکانی سوپای پاسداران ماشینێکی بارهەڵگریاندایە بەردەستدرێژی گولە و شۆفیرەکەی بە ناوی حەبیب قادری بە توندی بریندار بوو بە مەبەستی چارەسەری پزیشکی ڕەوانەی بیمارستانی تاڵەقانی کرماشان کرا. کۆماری ئیسلامی ئێران جارێکی دیکە بۆ تێکدانی پێکهاتەی حەشیمەتی شاری خۆی زیاتر لە 6,000 تورکی لەو شارە نیشتەجێ کردووە. بەپێی هەواڵی نیسان نیوز دووە بە دوای تەواوبوونی پرۆژەکانی مەسکەنی مێهر لە شاری خۆی نزیکەی 5,000 تورکیان لە شارەکانی دەوروبەر بۆ نیشتەجێکردن ناونووسی کردووە. پێشتریش فەرمانداری شاری خۆی ڕایگەیاندبوو پرۆژەکانی مەسکەنی مێهر لە شاری خۆی تا کۆتایی ساڵ تەواو دەبن کە بڕیار وایە بۆ کارمەندانی غیرەخۆجی ئەو شارە دابین بکرێن. هەروەها ساڵی ڕابردوو 187 ماڵی ئەو پرۆژە درا بە ئەو کارمەندانەی کە لە شارەکانی دەوروبەر هاتوبوونە شاری خۆی. جێگای ئاماژەیە کۆماری ئیسلامی بە مەبەستی گۆڕینی پێکهاتەی حەشیمەتی ئەو شارانەی کورد و تورکی تێدایە بە تایبەت لە ورمێ، خۆی، سەڵماس و ماکۆ پرۆژەکانی خانوبەرە بەسەر تورکان دابەش دەکات و کوردەکان بێبەش دەکات. هەروەها ماوەی چەند ڕۆژ لەوە پێش شارەداری ورمێ دەستیدایە گۆڕینی ناوی شەقام و شوێنە گشتیەکان بۆ تورکی. تەواوی ئەو هەوڵانە بوو ئەوەیە کە پێکهاتی حەشیمەتی ئەو شارانە بگۆڕن و حاشا لە نەبوونی شارومەندانی کورد بکەن. لە ماکۆ بەهۆی ئەوەی کە ڕێژەیەکی بەرچاو لە خانووەکان لە بناری کێوەکاندا سازکراوە پتر لە 2000 خانوو لە مەترسی ڕووخانی کێودا هەڵکەوتون. بە پێی هەواڵەکان شاهین عەلیزادە فەرمانداری شاری ماکۆ ڕایگەیاندووە 2220 خانوو لەو شارەیە کە لە مەترسی ڕووخانی کێودا هەڵکەوتون و لە ماوەی 5 ساڵی ڕابردوو تەنیا 200 خانوو لەوانە گواستراونەتەوە. ناوبرا وتوویە لەسەر بنەمای ئەو پەسەندکراوانە تاکو کۆتایی ساڵی 89 بڕیار بووە کە 620 خانووی ئەو ناوچانە بگوازرێنەوە بەڵام نەک ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە بەڵکو لە پرۆگرامەکە زۆر لە دواوەوەین. شاهین عەلیزادە لە درێژەدا دەڵێت نرخی تێچووی کەرەستەکانی سازکردنی خانوو بەرز بووەتەوە و ئەو ڕێژەکەمەی کە وەکو وام بۆ ئەو کەسانی دیاری کراوە کە خانووەکانیان لە مەترسی ڕووخانی کێودا هەڵکەوتووە زۆر کەمە و نابێت چاوەڕوانی ئەوە بکەین کە بە پێشوازی گەڵاڵەی گواستنەوەەوە بێن. لە ماوەی 26 ساڵی ڕابردوو 368 کەس لە پارێزگای سنە بەهۆی تەقینەوەی مین کوژران و زیاتر لە 1600 کەسیش بریندار بوون و کۆماری ئیسلامیش هیچ هەنگاوێکی جددی بۆ چارەسەری ئەم گرفتە پڕمەترسیە نەکردووە. بەپێی هەواڵەکان
ئومید کەریمیان نوێنەری مەریوان لە مەجلیس ئاشکرای کردووە 3000 پایەگە و ناوچەی مینڕێژکراو لە پارێزگای سنەدا وەک میراتی شەڕ بۆ خەڵکی کوردستان بەجێماوە و ئێستاکەش هێشتاکە زۆربەی ئەو ناوچە مینڕێژکراوانە هەر لە جێی خۆیان و هیچ چارەسەرێکی ئەوتویان بۆ نەبینراوەتەوە. ئەم نوێنەرەی شاری مەریوان لە چاوپێکەوتنێکی لەگەڵ ڕۆژنامەی شەهروان بە پشتبەستن بە ئاماری تەقینەوەی مینەکان لە کوردستان ئەوە دەخاتە ڕوو کە لەو ناوچانە بەڕواڵەت پاکسازی کراون هێشتاکە جاروبار مین دەتەقێنەوە دەبێتە هۆی کوشتنی یا کەم ئەندامبوونی شارومەندانی کورد و بۆیە ئەم نوێنەرە کوردەی مەجلیس لەسەر ئەو باوەڕەیە کە لەم شوێنانەش کاری هەڵگرتنەوەی مین بە وردبینی و دڵنیایی تەواو نەکراون و هێشتاکە مەترسی مانەوەی بوونیان لە ئارادایە. ناوبراو لە چاوپێکەوتنێکدا باز لەوە دەکات بەپی ئامارەکان 6 ملیۆن هێکتار لە ناوچەکانی ئێران بە مین چێندراون و زیاتر لە 20 ملیۆن مین لەو ناوچانەماون و پوچەڵ نەکراونەتەوە جیا لە چەند بەشێکی پارێزگای خوزستان زۆربەی شوێن و ناوچە بە مین چێندراوەکان لە کوردستانن. ئومید کەریمیان نوێنەری مەریوان لە مەجلیس هەروەها لەو بارەوە دەڵێت زۆربەی ناوچە مینڕێژکراوەکان لە پارێزگای سنە پاکسازی نەکراون و ناوەندەکانی هەڵگرتنەوەی گەرنتی تەواوی پاکبوونەوەی ناوچە مینڕێژکراوەکان ناکەن. سەرۆکی یەکێتی ژنانی کرێکاری شاری ماکۆ ناڕەزایەتی خۆی سەبارەت بە کەمتەرخەمی چاوەدێرانی بەڕێوەبەرایەتی بازرسی وەزارەتی ئاوەدانی کار و خۆشبژێوی کۆمەڵایەتی دەربڕی. بە پێی هەواڵی نیسان نیوز ماسوومە وەلیپور سەرۆکی یەکێتی ژنانی کرێکاری شاری ماکۆ لە ئاماژە بە کەمتەرخەمی چاوەدێرانی وەزارەتی کار وتی نەبوونی هاوسەنگی لە نێوان داوا و پێشکەشکار لە بازاڕی کاردا بووەتە سەرباری باقی گرفتەکانی دیکەی کرێکاری بۆ ئەوەی کە کەمکاریەکانی چاوەدێرانی وەزارەتی کار ببینن. ئەو هەروەها سەبارەت بە زۆربوونی ژنانی کرێکار وتی لە زۆرێک لە بنکە پیشەیەکانی ئێران ژنان ئامادەن لە دژوارترین دۆختا و بەشاردنەوەی هەڵسوکەوتی نایاسایی خاوەنکاران کار بکەن. ئەو چالاکە کرێکاریە وتی دانی هەقدەستی کەمتر لە پەسەندکراوی وەزارەتی کار و پێشگرتن بە زەماوەندی لە حاڵەتەکانی پێشێلکردنی مافی یاسایی کرێکارانی ژنانە. سەرۆکی یەکێتی ژنانی کرێکاری ماکۆ لە کۆتاییدا گرنگترین گرفتی ئێستای کۆمەلگای کرێکاری ئێرانی نەبوونی ئەمنیەتی پیشەیی ڕاگەیاند. هەر سەبارەت بە پێشێلکردنی مافەکانی ژنانی کرێکار ڕۆژنامەی شەرق ڕۆژەی دووشەممە 30 پوشبەر لە راپۆرتێکدا نووسیوێتی لە خواردتربوونی نرخی بێکاری ژنانی گەنج لە ناوچە گوندنشینەکانی ئێران نەک بە هۆکاری بەرزبوونەوەی دەرفەتی کار لەم ناوچانە بەڵکو بەهۆی بەشداری ژنانی گوندنشین لە کارگەلی کشتتوکاڵ ئاژەڵداری مریشک و پیشەگەلی دەستیەوەیە. بەو پێیەی ئەنجامی کاری ئەوان ئەبێتە هۆی بەرزبوونەوەی داهاتی بنەماڵەکەیان ئەوان لە کاتی سەرژمێری خۆیان بە پیشەدار دەناسێنن. ئەم سەرژمێریە لە حاڵێک ڕاگەیەندراوە کە لەلایەن ناوەندی ئاماری ئێرانەوە دەستنیشان نەکراوە نرخی کاری ژنانی گوندنشین و شاری بە پێی وتەکانی خۆیان بووە یا ئەنجامی زانیاریە تۆمارکراوەکانی ئەو کەسانەیە کە خاوەنی گرێبەستی کارن، واتە ئەو کەسانەی بە پێی گرێبەستی کاری بیمە کراونەتەوە و مۆڵەتی دامەزراندنیان کاریگەری لەسەر موچەی خانەنشین بوونیان هەیە. سزادان و دەستبەسەری دوو شارومەندی کوردی دانیشتی شاری سەڵماست. دوو شارومەندی کوردی دانیشتی شاری سەڵماست دەست بەسەر و لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە سزای زیندانیان بەسەردا سەپا. بەپێی هەواڵی نیسان نیوز شارومەندێکی کورد بە ناوی حەبیب نوشخانی کە ماوەی 7 مانگ لە زیندان ئیتلاعات بووە لەلایەن دادگای ئینقلابی ئیسلامی شاری سەڵماست سزای 2 ساڵ زیندانی بەسەردا سەپا. هەروەها شارومەندێکی دیکەی کورد بە ناوی عەلی حانەقایی دانیشتوی گوندی تازە شاری سەڵماست لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە دەست بەسەر و ڕاپێچی زیندان کرا. علی محەممەد ئیسلامپور سەرنووسەری گۆڤاری کات و فەرزاد پورمورادی بەرپرسی سایتی هەواڵنێری کرماشان پۆست بۆ لقی سێی دادسەرای گشتی و ئینقلابی کرماشان بەهۆی ڕەخنەگرتن لە پارێزگاری کرماشان بۆ لێپرسینەوە بۆ دادگا بانگ دەکرێن. بەپێی هەواڵێکی رادیۆ زەمانە ئەمیر ساڵحی کارداری حیزبی مەردوم سالاری و بەرپرسی ماڵپەڕی ئەو حیزبە لە پارێزگای کرماشان چەند کاتژمێرێک دەست بەسەر دەگرێت. بەپێی ئەو هەواڵە ژمارەیەک لە بانکراوەکان لەلایەن بەرپرسانی پارێزگاری کرماشانەوە بە تەلەفۆنی هەڕەشیان لێ دەکرێت. سایتی هەواڵنێری حیزبی تەوسعاش بەهۆی ڕەخنەگرتن لە دۆخی چۆنیەتی بەڕێوەبردننی پارێزگا فیلتر کرا. جێگەی ئاماژەیە شەپۆلی بانکردنی ڕۆژنامەوانانی کرماشانی بەهۆی ڕەخنەی بەربڵاوی سایتەکان لەسەر کەمبوونی توانایی بەڕێوەبردننی پارێزگاری نوێی کرماشان ماوەیەکە زیادی کردووە.
چالاکانی ئەم پارێزگایە ئەم بانکردن و هەڕەشانە لە 10 ساڵی ڕابردوودا بە بێوێنە ناولێ دەبن و پێیان وایە تەنانەت لە ڕووداوەکانی هەڵبژاردنەکانی ساڵی 1970 تاویشدا گوشارەکان لەسەر ڕۆژنامەوانانی کرماشانی بەم ڕادەیە نەبووە. سەبارەت بە گوشار بۆ سەر ڕۆژنامەنووسان و چالاکانی بواری ڕاگەاندن هەواڵنێرانی بێسنوور لە ڕاگەاندراوێکدا کە ڕۆژی دووشەممە 28 ژوئیە واتە 6 گەلاوێژ بڵاوی کردەوە باسی لە شەپۆلی نوێی گرتنی ڕۆژنامەنووسان و وێبلاگنووسانی لە ئێران کردووە. ڕەزا موعینی بەرپرسی بەشی ئەفغانستان و ئێران و تاجیکستانی هەواڵنێرانی بێسنوور دەڵێت لەگەڵ 65 ڕۆژنامەنووس و شارۆمەندی وێبلاگنووسی زیندانی ئێران یەکێک لە 5 زیندانی گەورەی جیهان بۆ چالاکانی میدیاییە و گەورەترین زیندانی جیهان بۆ ڕۆژنامەنووسان و وێبلاگنووسانی ژنە. بەوتەی ڕەزا موعینی دەستگای دادوەری بە هاودەستی لەگەڵ سوپای پاسداران و هێزەکانی وەزارەتی ئیتلاعات مافی ڕۆژنامەنووسان و وێبلاگنووسان پێشێل دەکات. نیسان نیوز بڵاوی کردوێتەوە کە ڕۆژی سێشەممە 14 گەلاوێژ شارومەندێکی کوردی خەڵکی شاری ماکۆ بە ناوی مەحموود زەنگی شێخکانلۆ کاتێک لەگەڵ دوو منداڵی خۆی لە یەکێک لە گەڕەکەکانی شاری ماکۆ تێدەپەڕێ بەبێ هیچ هۆکارێک لەلایەن هێزەکانی سەر بە سوپای پاسداران تەقی لێ دەکرێت و گیانی لەدەست ئەدات. سەرچاوەیەکی ئاگادار بە نیسان نیوزی ڕاگەیاندووە کە هێزەکانی سوپا دەنگی ئەم شارومەندە کوردیاندا و بەبێ ئەوەی چاوەڕێی هیچ هەڵسوکەوتێکی بن داویانەتە بەرتەقەو لە ئەنجامیشدا ناوبرا و گیانی لەدەست داوە. شاید حاڵانی ئەم ڕووداوە ڕایانگەیاندووە 11 فیشەک بەر ئەم شارومەندەی خەڵکی شاری ماکۆ کەوتووە. مامۆستایەکی کوردی خەڵکی شاری سەردەشت لە ماڵی یەکێک لە خزمەکانی لە شاری ورمێت دەست بەسەر دەکرێت. بە پێی هەواڵی نیسان نیوز ڕۆژی سێشەممە 14 گەلاوێژ مامۆستای کوردی قوتابخانە بە ناوی مەحموود خزری لە دایکبووی ساڵی 1364 هەتاوی لە ماڵی یەکێک لە خزمەکانی لە شاری ورمێت دەست بەسەر دەکرێت. هەر بە پێی هەواڵە ناوبرا و کە چەندین ساڵ لەوە پێش ئەندامی یەکێک لە حیزبە کوردیەکان بووە لە کاتی گەڕانەوەی بۆ ئێران بۆ ماوەی چەندین مانگ لەژێر لێپرسینەوەی ئیداری ئیتلاعاتدا بووە و پاشان بە دانانی بارمتا ئازاد کراوە. ئەو مامۆستا کووردا بە بنەماڵەکەی ڕاگەیاندووە کە نیگەران نەبن چونکە ئەو هیچ کارێکی نایاسایی نەکردووە و پاش هەر بانکردنێک لەلایەن ستاتی خەبەری ئەو بەبێ هیچ نیگەرانیەک سەردانی ئەو ناوەندە دەکات. مەحموود خزری تاوانبار کراوە کە دەستی لە مانگرتنی مامۆستایان لە ساڵی 1389 و 1390 داهەبووە تا ئێستا هیچ هەواڵێک سەبارەت بە شوێنی دەستبەسەری ناوبراو لە ئارادا نییە. تەرمی بێگیانی سەرنووسەری هەواڵنێری هێرانە و یەکێک لە بەڕێوەبەرانی سەرەکی ئەم ماڵپەڕە مافی مرۆییە لە شوێنی کارەکەی لەلایەن پلیسی تورکیەوە دۆزرایەوە. بەپێی هەواڵێکی هێرانە سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 14 گەلاوێژ پلیسی تورکیە تەرمی بێگیانی سید جەمال حسینی سەرنووسەر و یەکێک لە بەڕێوەبەرانی سەرەکی ماڵپەڕی هێرانە سەر بە کۆمەڵی چالاکانی مافی مرۆڤ لە ئێران لە ماڵەکەی خۆی و لە ژووری کارکردنەکەی کاتێک دۆزرایەوە کە ناوبراو چەند کاتژمێرێک بەسەر کوشتنەکەی تێپەڕی بوو. وەک هێرانە باسی کردووە تا ئێستاکە هۆیان هۆکارەکانی مەرگی ئەم ڕۆژنامەنووسە و چالاکی مافی مرۆڤ دیار نییە و پلیسی تورکیا دەستی کردووە بە لێکۆڵینەوە سەبارەت بە کوژرانی ناوبراو. جەمال حسینی تەمەن 34 ساڵ و یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵی چالاکانی مافی مرۆڤ لە ئێران و هاوکاتیش بەرپرسی هاو ئاهەنگی ئەم ڕێکخراوەیەی لە ئەستۆ بووە. لە درێژەی تەقەکردنەکانی هێزامنیەکانی کۆمەری ئیسلامی کاسبکارێکی سەلاسی باوەجانی گیانی لەدەست ئەدات. سەر لە بەیانی ئەمڕۆ پێنجشەممە 16 گەلاوێژ کاسبکارێکی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی وەزیر مەحموودی کوڕی حسین 45 ساڵ تەمەن لە سەیرانگای نزیک گوندی قاڵیچا بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئینتیزامیەکان کوژراوە. سەرچاوەیە کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێت بە ئاسووی ڕۆژهەڵاتی ڕاگەیاندووە کە ئەم کاسبکارە ماشینی لە جۆری تویتای پێبووە و هێزە ئینتیزامیەکان گومانی ئەوەیان لێ کردووە کە ماشینەکەی هەڵگریباری قاچاق بووە و بەو بۆنەوە تەقەیان لێ کردووە و لە ئەنجامی تەقەکەدا گیانی لەدەستداوە. شاری تکاب
یەکێک لەو شارانەیە کە خاوەن چەندین کانگای زێڕە و کانزا بە نرخەکانە کەچی سەرەڕای ئەوەش هێشتا هەژاری و دەستەنگی سێبەری بەسەر ژیانی خەڵکی ئەو ناوچەیەدا کێشاوە. شاری تکاب بەهۆی بوونی دوو کانگای زێر بە ناوەکانی ئاغدەر و زەڕەشوان گەورەترین کانگای زێری ڕۆژهەڵاتی ناوێنە و سەرەکیترین کانگای زێری ئێرانە کە ساڵانە 2.2 تۆن زێری 24 عیاری لێوە دەست دێت. سەرەڕای بوونی ئەو کانگا بە نرخانەی شاری تکاب و ناوچەی دەوروبەری هیچ پێشکەوتنێکی تا ئێستا بەخۆیە نەبینیە و بەشی خەڵکی ئەو ناوچەیە تەنیا پاشماوە و تۆز و خۆڵی ئەو کانگایە و دەیان جۆری نەخۆشینە. ئەو شارەی یەکێک لە شارە هەژارەکانی پارێزگای ورمێ هەژمار دەکرێت کە تا ئێستا لە زۆربەی خزمەتگوزاریەکان بێبەش بووە. ئەگەر تەنیا 1% داهاتی ئەو کانگایە خەرجی ئاوادانکردنەوەی شار و گوندەکانی دەوروبەری کرابایە، بواری گوزەران و ڕوخساری ئەو ناوچەیە بە تەواو دەگۆڕا. زۆربەی کانگاکانی ئەو ناوچەیە لەلایەن کەسانێک لە وەزارەتی پیشە و کانزاکان تۆمار کراون کە خەڵکی ئەو شارەنین و زۆربیان خاوەنی چەندین کانگای گەورەی بەرد لە ئێرانن. شاری تکاب یەکێک لە شارە مێژوویەکانی کوردە کە لە باشووری پارێزگای ورمێ هەڵکەوتووە و خاوەنی گەورەترین کانگای زێڕی ئێرانە. سەرلەبەیانی پێنجشەممە 16 گەلاوێژ دوو کەس لە مەیدانی ئازادی کرماشان لەبەر چاوی خەڵکی ئەو شارە لە سێدارە دران. ئەو دوو کەسە بە تاوانی قەتڵ و بە شێوەی ئاشکرا لە بەرچاو ئیعدام کران. سەرچاوەکە ئاماژەی بەناوی لە سێدارە دراوەکان نەکردووە. هاوکات لەگەڵ ئەم سێدارانەی کرماشان ڕۆژی چوارشەممە 15 گەلاوێژ 4 کەسی دیکە لە شیراز کە تەمەنیان لە نێوان 28 تا 30 ساڵ بووە بە تاوانی جۆراوجۆر لە سێدارە دران. ئەم سێدارانە پاش ئەوە دێت کە ئەنجومەنی مافی مرۆڤی سەر بە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان وێڕای دەربڕینی نیگەرانی خۆی لە بەردەوامی بەڕێوەچوونی سزای سێدارە لە ئێران بە 29 دەنگی ئەرێنی لە کۆی گشتی 47 دەنگ بڕیارنامەیەکی لەبارەی هەڵوەشانەوەی سزای سێدارە ماوەیەک لەوە پێش لە ئاستی جیهان پەسەند کرد. پێش ئەم دەنگدانە ناوی پیلای کومیسیری پایەبەرزی ئەنجومەنی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 5 پوشپەر لە ژنەڤ وتی لە ساڵی 2014 تا ئێستاکە کۆماری ئیسلامی 250 کەسی لە سێدارە داوە و هاوکاتیش زیادی کرد. لە نێو لە سێدارە دراوەکان لە ئێران کەسانێکن کە لە تەمەنی منداڵیدا تووشی تاوان بوون. ئەو هەروەها لە درێژەدا دەڵێت لە ساڵی 2013 زاینی لانیکەم لە ئێران 500 کەس لە سێدارە دراون و ئێستاکە 160 کەس لە زیندانەکانی ئێران چاوەڕێی بەڕێوەچوونی سزای سێدارن کە لە تەمەنی منداڵیدا تووشی تاوان بوون. ئەو هەروەها ڕوونیشی کردەوە ئەگەر تاوانەکان هەرچەند قورسیش بن، ئەگەر تاوانکارەکە تەمەنی لە خوار 18 ساڵەوە بێت بەپێی یاسای نێونەتەوەیی لە سێدارەدانیان قەدەغەیە. لە دەنگدانی بڕیارنامەی هەڵوەشانەوەی سزای سێدارە لە جیهان لەلایەن ئەنجومەنی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکانەوە 8 وڵات لەوانە ئەمریکا، کوبا و رووسیا بێلایەن بوون و 10 وڵاتی وەکو چین، هند، کوێیت، پاکستان و عەرەبستانی سعودی دەنگی نەرێنیان بەو بڕیارنامەیەدا. بەپێی راپۆرتەکانی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان کۆماری ئیسلامی لە زمرەی ئەو وڵاتانەیە زیاترین سزای سێدارەی تێدا جێبەجێ دەکرێت. The world I see is fair and free, where people can travel wherever they please, and children can eat and have shoes on their feet and not be afraid when they walk on the street. بەندی 28 جارنامەی گەردوونی مافی مرۆڤ. هەر کەس مافی هەیە لە بواری کۆمەڵایەتی و نێونەتەوەییدا داواکاری پێکێنانی سیستمێکی ئەوتۆ بێ کە ماف و ئازادیەکانی گونجاو لەو بەیاننامەیەدا بە تەواوی دابین بکات و بەڕێوەیان ببات. The road I see may sound crazy to you, but hopefully someday you'll see it too. ئاسەوارە مێژوویەکانی کوردستان بە درێژایی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە بەردەم هەڕەشەی جددیا بوون و حاکمانی ئێران چیان لە دەسات بێت بۆ فەوتاندن و لە ناوبردنیان ئەنجامیان داوە. ئانۆبانینی و نارامسین
دوو بەردنووس و شوێنەواری مێژوویی ناوچەی سەرپێڵی زەهاوی سەر بە پارێزگای کرماشانن کە هەڕەشەی جددی لە نێوچوونیان لەسرە. بەشێک لەو دوو شوێنەوارە لە نێو چووە و هیچ هەوڵێک بۆ پاراستنی ئەو دوو ئاسەوارە مێژوویە لە ئارادا نییە. ئانوبانینی کۆنترین بەردەنووسی ئاسیایە و یەکێکە لە گرنگترین شوێنەوارە مێژوویەکانی جیهان. شوێنەواری نارامسینیش مێژوویەکەی بۆ 4800 ساڵ پێش دەگەڕێتەوە و چەندین ساڵە لەبەر بایەخنەدان بەو شوێنەوارانە هەڕەشەی لە نێوچوونیان لەسرە و بەشێکی بەتەواوەتی لە نێوچووە. فتحوڵڵاه حسێنی نوێنەری شاری سەرپێڵی زەهاو لە پارلەمانی ئێران ڕەخنە لە بایەخنەدان بە شوێنەوارە مێژوویەکانی کرماشان دەگرێ و دەڵێ دوو شوێنەواری هەرە گرنگی جیهان لە ناوچەی سەرپێڵی زەهاوە و بە پێی وتەی مێژوونووسانی ڕۆژاوایی دروستکردنی دوو شوێنەواری بێستوونی کرماشان و تەختی جەمشیدی شیراز لە ڕووی بەردەنووسی ئانوبانینی و نارامسین بووە. ئەو پارلەمانتارە ڕاشی گەیاند ئێستا ئەو دوو بەردەنووسە مێژوویە خەریکە لە نێو دەچێ و هیچ هەوڵێک لە ئارادا نییە بۆ پاراستن و لە نێو نەچوونیان. حسێنی لە بەشێکی تر لە وتەکانی ڕایگەیاند بایەخنەدان بەو دوو شوێنەوارە بۆتەوەی ناڕزایەتی خەڵکی ناوچەکە و دەبێ بەڕێوەبەری ئیدارەی میراتی کولتوری بە زووترین کات هەوڵ بۆ چارەسەری ئەو کێشەیە ئەنجام بدات. کۆماری ئیسلامی وەک دەسەڵاتێکی ئاینی کە هەڵقوڵاوی گوتارێکی ئاینیە بە نێوی حکوومەتی ئیسلامی لە یەکەم ڕەهەندا هیچ باوەڕێکی بە نەتەوە نییە. بۆیە لە یەکەم ڕوانگەدا ئاسەوارە مێژوویەکان کە شناسی نەتەوەین و ئەوان باوەڕیان بە نەتەوە نییە بەس بۆوان گرنگ نییە. ئەهەمیەتێکی بۆوان نییەکە و ئاسەوارە مێژوویە چ گرنگایەتێکی هەیە دەتوانێت چ دەورێک بژێرە لە کۆمەلگادا چون باوەڕان بە نەتەوە نییە. دووهەم ئەوەکە بەهۆی ئەوەی کە ئەو ئاسەوارە مێژوویە ئەو ئاسەوارە کۆنا پەیوەندی هەیە بە سەردەمی ئیسلام پس بۆوان گرنگایەتێکی نییە. بۆیش ئەوەی کە ئاور لەو ئاسەوارانە نادرێتەوە ئایا ئاگاهانەیە یا نا ئاگاهانەیە بە باوەڕی من یەکەم ئەوە کە بەهۆی شناسی گوتاری ئەو حکوومەتەی کە بەسەر کۆمەلگادا دەسەڵاتی هەیە حکوومەت دەکات بەهۆی ماهیەتی با بڵین گوتاری ئەو حکوومەتە بەشێکی ئاگاهانەیە چون گوتاری ئەو حکوومەتە ماهیەتی ئەو حکوومەتە لە دژایەتی لەگەڵ ئەو مێژوویە کە بەر لە ئیسلامەوە ئەوان بە کافری دەرەزان. بەشێکی دەکرێت بڵێ ناگاهانەیە بەهۆی ئەوەی کە ئەو دەسەڵاتە دەسەڵاتێکە کە هیچ پلان و استراتژیکی بۆ ئیدارەی کۆمەلگا بە شێوەی علمی و زانستی نییە، دەسەڵاتێکی با بڵێن ڕەمەکیە لە هەموو بوارەکاندا کە چاو لێ دەکەی کۆمەلگای تووشی قەیران کردووە، لە هەموو بوارەکاندا دەگەڵ قەیران ڕوبەڕوویە لە بواری کولتوری، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری ئابووری، لە بواری سیاسی کەوابێ بەشێکشی دەگەڕێتەوەی کە هیچ زانیارییان نییە. بەلەبەر چاوگرتنی ئەوەی کە لە پاش مسۆگەربوون و تەسبیتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی پەیداکردنی هێندێک ئەزمون و تەجروبەی حکوومەتداری و با بڵێن دەسەڵاتداری بەلای کاربەدەستانی کۆماری ئیسلامیەوە بەرەبەرە کە دێنە پێشێ بەرەبەرە مەسئلەی ئێرانیەت و ئێرانی بوون و شناسی ئێرانی و شناسی با بڵێن ئێرانی نێژرە دوو کۆڵەکە بەیەکەوە خەریکی جەڵاتی سیاسی ئێران بەشێک لە داوێنی سەیرانگای کێوەڕەشی بۆکان لەلایەن شارەداریەوە ڕادەستی بەخشی خصوصی کراوە و بۆ مەبەستی دروستکردنی بنکەی گاز تێک دراوە. داوێنی سەیرانگای کێوەڕەشی بۆکان کە لەلایەن شارەداریەوە بە مەبەستی دروستکردنی بنکەی گاز ڕادەستی بەخشی خصوصی کراوە تێک دراوە. هەرچەند کەمی بنکەی گاز لە شاری بۆکان زۆر بەرچاوە، بەڵام تێکدانی بەشێک لە داوێنی سەیرانگای کێوەڕەش بە پانتایی 6,000 متری چوارگۆش لەوەها شوێنێکی بایەختار بە مەبەستی سازکردنی بنکەی گاز دەتوانێت دەستی خواردنی زەوی لەلایەن شارەداری بۆکانی لە پشت بێت. بۆکان زۆر شوێنی گونجاوتر و باشتری تێدایە بۆ سازکردنی بنکەی گاز بۆ چارەسەرکردنی گازی ماشینەکانی شاری بۆکان. کێوەڕەشی بۆکان یەکێک لە سەیرانگاکانی دەوروبەری شاری بۆکانە کە ڕۆژانە خەڵکێکی زۆر بە مەبەستی پشودان و
سەیرانکردن و شاخەوانی ڕووی تێدەکەن و بواتە بەشێک لە شۆناسی شاری بۆکان. بەلەبەر چاوگرتنی ئەوەی کە لە هەر کۆمەڵگایەکدا لە هەر وڵاتێکدا بەرپرسی ئەسلی و یەکەم سەرچاوەی بەرپرسیارەتی بۆ پاراستنی میراتی کولتوری و مێژوویی و ئاسەوارە مێژوویەکان دەسەڵات و حکوومەتە لە ناو کۆمەڵگاتە و بەداخەوە بەلەبەر چاوگرتنی ئەوەی کە لە کۆمەڵگای مەدا یەکەم بەرپرسیار و سەرچاوە بۆ لە ناوبردن و بۆ بزرکردن و بۆ حەزفکردنی میراتی کولتوری و سەرچاوە مێژوویەکان دەسەڵاتە، یعنی دەسەڵات بۆەوەی کە لە بەرامبەر بزاوی شوناسخوازانە و مافخوازانەی کەمینەکاندا ڕاوەستیە بەشێک لە پیلان و بربەرەکانەکەی دەبێتە سڕینەوەی ئاسەواری مێژوویەکانێتی کەوا بێتە دەسەڵات بەرپرسیاری یەکەمە لە کۆمەڵگەمەدا بۆ سڕینەوە و لە باربردنی ئاسەوارە مێژوویەکان. ئەرکی سەرەکی و بەرپرسیارەتی سەرەکی بۆ پاراستن و پێشگرتن بۆ لە ناوبردنی ئاسەوارە مێژوویەکان و میراتی کولتوری لە نێو کۆمەڵگادا دەکەوێتە ئەستۆی خودی کۆمەڵگا. چاراکانی کولتوری و فەرهەنگی و ئەمانە دەتوانن با بڵێن پارێزەرێکی باش بن بۆ پاراستنی ئەم ئاسەوارانە. وەکێمە چۆن ئەنجومەنی ئەدەبیمان هەیە، کانونی داستان نووسیمان هەیە، ئەنجومەنی شانۆ و سینەمامان هەیە، با بڵێن ئەنجومەنهایەکمان هەیە NGO گەلێک هەن کە ژینگە پارێزیە ئەرکەکانیان، با بڵێن ژینگە دەپارێزن. دەکرێت ئێمە NGO یەکیشمان هەبێ یا NGO گەلێکمان هەبێ لە کەسانی دڵسۆز پێکات بێ کە ئەرک و وەزیفەی سەرەکیوان پاراستنی ئاسەوارە مێژووی میراتە کولتوریەکان بن. کەوابێ کۆمەڵگا بەو شێوەیە دەتوانێت پێش بگرێ بە لە ناوچوونی ئەم ئاسارە کولتوریە. و NGOکان دەتوانن دوو کار بکەن. یەکەم ئەوە کە بە سەبتکردنی تەسویری و بە لەسەر نووسین بە شێوەی وتار و کتێب و بڵاوکردنەوەی وان، دووهەم بە زانیاری بەخشی بە کۆمەڵگا. بەداخەوە بەشێکی زۆر لە ئاسەوارە مێژوویەکانی مە بەهۆی نائاگاهی کۆمەڵگا لە بین چوون، یعنی بە هەر خودی کۆمەڵگا لە بینی بردۆ بەهۆی ئەوە کە ئاگاهی نەبوو، بەهۆی ئەوە کە زانیاری نەبوو لەسەر ئاسەوارە مێژووی و کلتۆرەکان. کەوابێ NGOکان دەتوانن بە بەخشینی زانیاری و ئاگاهی بە کۆمەڵگا و بە شێوەی ئاگاکردنەوەی کۆمەڵگا لەسەر دۆخی هەستیاری ئاسەوارە مێژووی و کولتۆریەکان و هەروەها بە بڵاوکردنەوەی فیلمی دۆکومنتاری و مستەنەد لەسەر ئەم ئاسەوارە مێژوویانە و بڵاوکردنەوەی نووسراوە لەسەر ئاسەوارە مێژوویەکان ڕۆڵێکی گرنگیان هەبێ لە پاراستنی ئاسەوارە مێژوویەکان. لە هەمان کاتدا میدیای کوردی کە لە خزمەت خەبات و بربەرەکانی و مافخوازی گەلی کوردایە بەدەست دەسەڵاتی پاوەندخوازی ئێران دەتوانێت ڕۆڵی گرنگ بجێڕێ لە با بڵین بڵاوکردنەوەی ئەو فیلمە دۆکومنتارانە و سازکردنی بەرنامە و بڵاوکردنەوەی نووسراوە و دانانی میزگرت با بڵین لەسەر ئاسەوارە مێژووی و گرنگایەتی ئاسەوارە مێژوویەکان، ئەویش بەنۆبەی خۆی بە ئاگاکردنەوە بەخشینی زانیاری بە کۆمەڵگا دەتوانێت بەشێکی زۆر لەو پرۆسەیەی لە ناوبردنی ئاسەوارە مێژوویەکان دەواقعدا ڕابگرێ، پێشی پێبگرێ. میدیای کوردیش لە بیرمان نەچیە سڕینەوەی ئاسەوارە مێژوویەکان لەسەر شوناس و لەسەر ناسنامەی هەر نەتەوەیەک تەئسیری یەکجار زۆر گرنگی هەیە. لەوەکادا ئەم کارێک کە دەسەڵاتەکان دەیکەن کارێکی دژەمرۆییە، چون تۆ دێی میراتی کولتوری ئەو کۆمەڵگایە، چ ئەو میراتە کولتوری کە مەلموسە، وەک با بڵین ساختمانێکی باستانی مێژووی، وەک بەردێکی مێژووی، وەک جێگا و مەکانێکی مێژووی، چاو ئاسەوارەی کە ملموس نییە، وەک دابوو نەریتەکان
سڕینەوەی وانە کارێکی دژە مرۆییە و لە ڕاستیدا هەر دەسەڵاتێکی کە ئەو کارە دەکا لەگەڵ کەمینەکان کارێکە بە دژی مرۆڤ نامرۆڤانە کەوابێت چالاکانی مافی مرۆڤیش دەتوانن سەهیم بن دەخیل بن ئەوانەی کە ئەو چالاکانەی کە حەول دەدەن بۆ پاراستنی کەرامەت و مافی ئینسانەکان چونکە ئاسەوارە مێژوویەکان ئاسەوارە کولتوریەکان میراتە کولتوریەکان مافی هەر مرۆڤێکن کە تۆ لی دەستێنەوە دەواقعدا مافی مرۆڤت زەفت کردووە مافی مرۆڤت سڕیوەتەوە مافی مرۆڤت پێشێل کردووە کەوابێ دەکرێت چالاکانی مافی مرۆڤیش لەو بەستێنەدا فەعال بن ئەوانیش بەرپرسیارەتیان هەیە